هەر سەبارەت ئەو هێرشە موشەچەی کرایە سەر هەولێر کاردانەوەی ناوخۆی و نێودەوڵەتی لێکەوتەوە. من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز ئەسیل نوجێفی پارێزگاری پێشووتری نینەوە لە ڕێگەی سکایپەوە لە ئەستەمبوڵەوە لەگەڵمان دەبێت و گفتوگۆی زیاتری لەگەڵ دەکەین. بەڕێز ئەسیل ئەم کاتتان باش. خوێندنەوەی ئێوە بۆ هێرشەکەی شەوی ڕابردووی سەر هەولێر چییە؟ مساء الخير تحياتي شەوتان باش سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی ئێوە. من لەو باوەڕدام کە ئەو هێرشە بۆ خوڵقاندنی پشێویە لە ناوچەکە هەروەها هەوڵێکە بۆ هەڵگیرستاندنی جەنگێکی ناوخۆیی لەگەڵ ئەو گروپانەی کە ئەو فەرمانانە جێبەجێ دەکەن. بۆچی هەولێر دەکرێتە ئامانج؟ ئەگەر مەبەستیان ئەمریکایە خۆ بنکەی سەربازی ئەمریکا لە شوێنی تر هەن. ئەوەی ڕاستی بێ ئەوەندەی کە ئەوان مەبەستیانە کۆنتترۆلی هەموو ناوچەکانی عێراق بکەن و داگیری بکەن، ئەوەندە مەبەستیان ئەمریکا نییە. ئێستا پێشتر کە بە پاساوی داعشەوە چوون پەلیان هاوێشت بۆ سووریا و ئێستاش دەیانەوێت ناوچەکانی دیکە داگیر بکەن. پرسەکە لەوەدا نییە، کێشەکە لەوەدا نییە کە ئەوان دەیانەوێت ئەمریکەکان بکەنە ئامانج، باڵکو ئەوان دەیانەوێت هەژمونی خۆیان بەسەر تەواوی خاکی عێراقدا بستەپێنن. باش کەواتەوان ئامانجیان چییە؟ بەگشتی یانەوێت چ پەیامێک بگەێنن؟ ئەمە پیلانگێڕیەکە لەسەر نەکتەنیا بۆ خاکی کوردستان لەوانەشە. من لەو باوەڕەدام کە ئەوان زیاتر ئەجێندای پەکەکە جێبەجێ دەکەن و نایانەوێ ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستان تا ئێستا هەیە دەیانەوێ لەباری ببەن و بۆیە هێزەکانی هەرێمی کوردستان لەلایەک ئەو گروپانە بە نەیاری خۆیان دەزان و لەلایەکی دیکەش پەکەکە هەرێمی کوردستان بە نەیاری خۆی دەزان. کەواتە ئێوە پێتان وایە چێ لە پشت ئەم هێرشانەوەیە؟ بەتەکید ئەو گروپانەی کە سەر بە سوپای پاسدارانی ئێرانن و دەیانەوێت لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێم جێگیر بن کە ئەو پێگانە شوێنی استراتیژیم بۆ پێکاندنی ئامانجەکانیان لە ئاراستەکردنی ئەو هێرشە موشەکیانە. و ئەگەر بەبیرتان بێتەوە پێشتریش چەند موشکێکیان ئاراستەی دەوروبەری هەولێر کرده بوو کە ئەوەش ئەو پلانگەڕیە زۆر لەوە گەورەترە کە ئێمە بیری لێ دەکەینەوە لە حەشدی شەعبیدا ئەوانە ئەجێندای سوپای پاسدارانی ئێران جێبەجێ دەکەن. هەر گروپێک بێ یان هەر لایەنێک بێ کە بێت ئەم هێرشە ئەنجام بدات، ئایا حکوومەتی عراقی کەمتر خەمنیە لە کۆنتترۆلکردنی ئەو ناوچانە؟ بە دڵنیاییەوە ئەوان ئەو گروپانە زۆر لە حکوومەتی عێراقی بەهێزترن، هەژمونی ئەوان زۆر لە حکوومەتی عێراق بەهێزترە. ئەوان پەلیان هاوێشتووە بۆ ناو هەموو دەستگاکانی هەواڵگری، دەستگاکانی دژە تیرۆر، دەستگاکان سەربازیەکان، دەستگا ئەمنیەکان، باڵیان بەسەر هەموو ئەو جمگانەدا کێشاوە و توانیویانە کۆنتترۆلی هەموو ئەو هێزە سەربازیانە بکەن و لەو ڕێگەیەوە توانیویانە کۆنتترۆلی تەواوی سەربازگەکان بکەن و لە ناویشیاندا چەندین ئەفسەری ئێرانی هەیە کە لە هەندێک شوێن ئەو شوێنە زۆربەی ئەو شوێنانە سەربازی ئێرانی تێدانە کە تا ئێستا
تەنانەت سەرکردەکانی حەشدی شەعبیش نەیانتوانیوە بگەن بەو شوێنانە. باشە ئەمڕۆ گوتەبێژی کۆشتی سپی دەڵێت مافی وەڵامدانەوەمان پارێزراوە پێشبینی دەکەن ئەمریکا وەڵامی هەبێت. من لەو باوەڕەدام ئەمریکا ناتوانێت وەڵامی ئەو هێرشە بداتەوە، بەڵام ئەگەر جەنگێک هەڵگیرسا و کردەیەکی سەربازی هەڵگیرسا ئەو کات دەتوانین بڵێن کە ئەمریکا دەتوانێت هەپشتیوانی لە حکوومەتی هەرێمی کوردستان بکاتن و بەڵام ئەگەر بڵێ تۆ جەنگێک لە ئەمری واقع ڕوو بداتن لە نێوان ئەمریکا و ئەو گروپانە یاخۆت ئەو لایەنەی کە ئەو گروپانە سەربەوانن پێشبینی ناکەم. کاتە ئێوە پێتان وایە خوێندنەوەتان بۆ پشتی ئەمڕووداوە چییە؟ یعنی چی لە پشت ئەمڕووداوەوە هەیە؟ من لەو باوەڕەدام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئەگەر بیاوێت پارێزگاری لە هەرێمی کوردستان بکات ئەبێ زیاتر ڕۆلی چاودێری لەو ناوچانە بگێڕێت کە ئەو موشەکانە ئەو هێرشانە لێوە ئاراستەی ناوخاکی هەرێم دەکات و هەروەها پێویستە هەماهەنگی لەسەر ئەو ناوچانە لەگەڵ حکوومەتی عێراقدا هەبێت، بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر من دڵنیام لەوەی کە حکوومەتی عێراق بەمە ڕازی دەبی بەم هەنگاوە، بەڵام هەمیشە ئەو گروپانە هەوڵ دەدەن کۆسب بخەنە بەردەم هەماهەنگی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق. لێرەدا پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕۆلی خۆی ببینێت لە نێوەندگیریکردن بۆ ئەو جورە ڕووداوانە، بەڵام ئەگەر کەمتەرخەمی لەو بوارەیەوە بکرێ ئەوە من پێشبینی دەکەم کە شتێکی مەترسیدار لە ناوچەکە ڕوو بدات. بەڕێز ئەسیل تۆ باست لە هەماهەنگی کرد لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام ڕێککەوتنێک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی هەیە بۆ ئاسایکردنەوەی دۆخی شنگال تاوەکو ئێستا حکوومەتی عێراقیەوە جێبەجێ نەکردووە. حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوت بوون کە چەند ناوەندێکی هەماهەنگی دروست بکەن بۆ کۆنتڕۆلکردنی ئەو فەراغامنیە کە لە نێوان هەرێم و حکوومەتی عێراقی هەیە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارایی هەرێمی کوردستان. حکوومەتی عێراقی ئەویشی جێبەجێ نەکردووە، کەواتە چ لەمەیە کەمتەر خەمە؟ بۆچی حکوومەتی عێراقی نایەوێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک بکەوێت ئەو فەراغ ئەمنیە پڕ بکەنەوە؟ بەڕای من یەکەم جار حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە تۆزێک گۆڕانکاریە لە سیاسەتەکەی کە پێویستە زیاتر لێک تێگەیشتن پابەندی لێک تێگەیشتنبی لەسەر ئەو ناوچانە بۆ ئەوەی هیچ بوارێک بۆ هاتنەناوەوەی ئەو جۆرە گروپانە بۆ ئەو ناوچانە نەهێڵێتەوە. ئەگەر ئەو ناوچانە ئەو کات ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پاساوەکانی عێراقی بڕاندەوە ئەو کات بەغدا ناچارە پابەندی باڵێنەکانی بی پابەندی ئەو ڕێککەوتنانە بێ، بەڵام لە ئێستادا حکوومەتی عێراق توانای ئەوەی نییە تەنانەت ئەگەر خواستیشی هەبێ بۆ جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنانە، بەڵام ئەگەر پشتیوانیەکی خەڵکی بەدەستەوە نەبی ناتوانیت ئەو بەڵێنە ئەو پێتان وایە ئەم جۆرە ڕووداوانە خواستێکی ناوەخۆیی بێت یاخود خواستێکی دەرەوە بێت؟ نەخێر، بەڕای من ئاوا ئاراستەکردنێکە لەلایەن ئێرانەوە. من ئێستا کە هەرێمی کوردستان شتێکی ڕوونەکە لە گوتارەکەیدا دیارە کە هەرێمی کوردستان لە دژی هاوپەیمانی ئەمریکایە و ئەمەش مانای وایە کە دژاتی پرۆژەی هیلالی شیعی دەکا، بۆیە هۆکاری یەکەم بە پلەی یەکەم محوەری ئێرانیە، بەڵام
پێویستە زیات لەمە دووە ناوچەکە پابەندی پەیڕەوی سیاسەتێکی حەکیمانەتر بکەن بۆ ئەوەی بتوانن لە پیلانگێڕی ئەو گروپانەی سەر بە ئێرانن بەسەر پیلانگێڕەکانیان زاڵ بن. کاگەسیل هەندێک پیان وایە ئەمە تاقیکردنەوەیەکە بۆ ئیدارەی جۆ بایدن تۆ شەمان هەڵوێستت هەیە ئەم پێتان وە خوێندنەوەی جیاوازتان بۆی هەیە. باڵێ ئیدارەی بایدن هەتا ئێستا ڕوون نەبووەتەوە. من لەو باوەڕەدام کە زیاتر بایدن گرنگی بە بنەما دیبلۆماسیەکان دەدات و نایەوێت هێز بەکاربهێنێت، بەڵام بابەتی دیبلۆماسی بابەتێکی ماوە درێژە و پێویستی بەوە هەیە کە لەگەڵ تێپەڕبوونی کات فشارەکانی بۆ سەر ئێران زیاد بکات. بۆیە من لەو باوەڕەدان کە دەبێت جوڵەیەکی ناوخۆیی هەبێت لە ناو هەرێمی کوردستان و ناکرێت تەنیا پشت بە ئیدارەی بایدن ببەسرێت بۆ چونکە خۆیان دەتوانن لە چەند هەنگاوێکدا یاخود لە جوڵەیەکدا پارێزگاری لە هەرێمی کوردستان بکەن و پێویستیان بە لەگەڵ ئەوەشدا بەڵام پێویستیان هەر بەوە هەیە کە دانوستانیان لەگەڵ بەڵام هەندێک پیان وایە منلانێ و ڕکابەری نێوان ئەمریکا و ئێرانە نەوەکو هەرێمی کوردستان. بێگومان کە ملبنانی سەرەکێکە لە نێوان ئێران و ئەمریکادایە، بەڵام لە کوردستان ئەکەوێتە کوێی ئەو ململانەیانە. ئێستا بە تایبەت کە هەرێمی کوردستان و عێراقیش ناتوانن هەڵوێستێکی تاکلایانانە بنوێنن لە نێوان ئەمریکا و ئێراندا. تا ئێستا خۆیان یەکلایی نەکردێتەوە، بۆیە پێویستە لێرەدا هیچ گومانی تێدا نییە کە ئەمە ڕاستێکی حەشاڵ نەگرە، پێویستە هاوپەیمانێتی بەکاربهێنن بگرنە بەر و پێویستە هەموو عێراقیەکان بە هەموو پێکاتە کورد عەرەب شیعە و سوننە ئاگاداری ئەوە بن، بەڵام ئەگەر هاوپەیمانێتیەک لە ناوچەکە دروست بێت ئەوە لەگەڵ ئەوەشدا پێویستە هەرێمی کوردستان چاوەڕێی ئەوە نەکات کە هاوپەیمانێکی وەک ئەمریکا تەنیا پشت بە هاوپەیمانێکی وەک ئەمریکا ببەستن، بەڵکو دەبێت خۆیان هەنگاو بنێن و جوڵەیەکیان لە ناوخۆ هەبێت بۆ چارەسەرکردنیان کێشەیە. سپاس بۆ بەڕێز ئەسیل نوجێفی پارێزگاری پێشووتری نینەوە کە لە ڕێگەی سکایپەوە لە ئیستانبوڵەوە لەگەڵمان بووی.